ئەم کاتە و هەموو کاتێکتان باش فێرخوازانی ئەزیز. لەوانەیەکی تردا لەوانەی دووەمدا و لە وانەی ئاوەڵناودا ئەجەکتیڤ ئاوەڵناو و دژەواتاکەی یەگنتایل دژەواتاکەی ئاوەڵناو ئەجەکتیڤ دۆخێک سفەتێکە وەک گەرم و سارد و بەرز و نزم هەتا دوایی. یەگنتایل بە مانای دژە واتاکەی دێت، یەگنتایل بە مانای دژە واتاکەی دێت. لێرەدا نمونە ڤێرتفۆل بە مانای بە نرخ دێت، ڤێرتفۆل و دژەواتاکەی ڤێرتلۆسە، ڤێرتفۆل بە نرخ، ڤێرتلۆس بە مانای بێنرخ دێت، بێنرخ. نمونە Das Buch ist wertvoll، کتێبەکە بە نرخە، کتێبەکە بە نرخە. و ئەگەر دژەواتاکەی دژەکەی ڤێرتفۆل ڤێرتلۆسی بۆ بەکاربێنین، Das Buch ist wertlos، کتێبەکە بێنرخە، کتێبەکە بێنرخە. یاخود فیل ich trinke viel، من زۆر دەخۆمەوە، ئایا ئاو بێ یان هەر شتێکی دی. ich trinke wenig، من کەم دەخۆمەوە. فیل بە مانای زۆر دێت، بڕێکی زۆر، wenig بە مانای کەم دێت، بڕێکی کەم. و یاخود تۆت بە مانای مردوو دێت، تۆت و دژەواتاکەی لێبەندیش بە مانای زیندوو دێت. نمونە یا ist tot ئەو مردووە، و ئەگەر پێچەوانەی ئەوە بڵێن یا ist lebendig ئەو زیندووە، تۆت مردوو، lebendig زیندوو. یاخود ناز شتێک تەڕ بێت، ناز. نمونە ئەڵێن Das Buch ist nass، کتێبەکە تەڕە، ئاوی بەرکەوتووە و تەڕ بووە. Das Buch ist nass و وشک بێتەوە، Das Buch ist trocken، Das Buch ist trocken، Das Buch ist trocken بە مانای کتێبەکە وشکە، ئاوی بەرنەکەوتووە و وشکە. یاخود هونگریش بە مانای برسی دێت، برسی و پێچەوانەی هونگریش زاتە، زات بە مانای تێر دێت، تێر و پڕ. نمونە ich bin hungrig، من برسیم، ich bin satt، من تێرم. هونگریش برسی دژەواتاکەی زاتە بە مانای تێر دێت. früh بە مانای زوو دێت، früh زوو. نمونە بەیانیان زوو یا هەر کاتێکی تر. یاخود شپێت بە مانای درەنگ دێت، دژە واتای frühە، بە دژە واتای زووە. نمونە ich arbeite früh، من زوو کار دەکەم، ich arbeite spät، من درەنگ کار دەکەم. وەکەی بینن früh بۆ کاتە و شپێتیش früh زووە، شپێت بە مانای درەنگ دێ. کلاین بە مانای بچووک دێت، بۆ قەبارەی شتێک کلاین بە مانای بچووک دێت. گڕۆس بە مانای گەورە دێت. نمونە Das Zimmer ist klein، ژوورەکە بچووکە، و Das Zimmer ist groß و ژوورەکە گەورەیە. کلاین بە مانای بچووک دێت، گڕۆس بە مانای گەورە دێت، پێچەوانەی بچووک گەورەیە. یاخود دیک بە مانای قەڵەو دێت و دوون بە مانای لاواز دێت. دیک قەڵە و پێچەوانەکەی دوونە، دوون بە مانای لاواز دێت. نمونە یا ist دیک ئەو قەڵەوە، یا ist دیک کەسێک قەڵەو بێ، یا ist دیک و کەسێک لاواز بێت، لاواز بە مانای دوون دێت، دوون بە مانای لاواز دێت. یاخود فاول بە مانای تەمبەڵ و تەوەزەل دێت، کەسێک تەمبەڵ بێ، و فلایسیش بە مانای کەسی چوست و چالاک و گورج و گۆڵ دێت. نمونە یا ist faul ئەو تەمبەڵە، تەمبەڵ و تەوەزەلە،
و دژەواتاکەی فلایسیش ئەو یا ئست فلایسیش یا ئست فلایسیش ئەو زیرەکە چوست و چالاکە گورج و گۆڵە. و یاخود تۆیە بە مانای گران دێت، گونستیش بە مانای هەرزان دێت. نمونە ئەڵێن دیاکە ئست تۆیە، چاکەتەکە گرانە، یاخود پێچەوانەکەی بڵێن ئەڵێن دیاکە ئست گونستیش، چاکەتەکە هەرزانە. شوێن بە مانای جوان دێت، هێسلیش بە مانای ناشرین دێت. یا بۆ نمونە بڵێ زیست شوێن یا بە شتێک بڵێ جوانە، نمونە das Auto ist schön، ئۆتۆمبیلەکە جوانە. das Auto ist hässlich بە مانای ئۆتۆمبیلەکە ناشرینە، نابووتە. هێل بە مانای ڕووناک دێت، ڕووناک، و دونکل پێچەوانەکەیتی بە مانای تاریک دێت. نمونە das Zimmer ist hell، ژوورەکە ڕووناکە، das Zimmer ist dunkel، ژوورەکە تاریکە. leicht بە مانای ئاسان دێت، ئاسان، و schwer بە مانای گران یان قورس دێت. Die Prüfung ist leicht، die Prüfung ist leicht بە مانای تاقیکردنەوەکە سووکە، و ئەگەر تاقیکردنەوەکە گران بێت قورس بێ die Prüfung ist schwer، تاقیکردنەوەکە قورسە، گرانە، یعنی ئاسان نییە. ängstlich بە مانای ترسنۆک دێت، ängstlich ترسنۆک، mutig بە مانای پێچەوانەی ترسنۆکە کەسی نەترسێت بە ئازا و بە جەرگ بێ. ängstlich ترسنۆک، یا ئست ängstlich ئەو ترسنۆکە، یا ئست mutig ئەو ئازایە بە جەرگە. دوم بۆ کەسی بێمێشک و بێدەماغ دێت، دوم، و دژەواتاکەی دوم شلاوە، وریا و زیرەک و بەدەماغ دێت. یا ئست دوم ئەو بێمێشکە ئەو بێدەماغە، و دژەواتاکەی یا ئست شلاو ئەو بەدەماغە ئەو وریا و زیرەکە. یاخود großzügig بە مانای بەخشندە دێت، و geizig بە مانای کەسی ڕژد و ڕەزیل دێت. großzügig بە مانای بەخشندە، یا ئست großzügig ئەو بەخشندەیە، یا ئست geizig ئەو ڕژدە، ئەو ڕەزیلە. sauber بە مانای خاوێن دێت، schmutzig بە مانای پیس دێت، پیس و چەپەڵ، پیس و پۆخڵ. نمونە das Zimmer ist sauber، ژوورەکە خاوێنە، das Zimmer ist schmutzig، ژوورەکە پیسە، پیس پێچەوانەی خاوێنە. schnell بە مانای خێرا دێت، schnell خێرا، و langsam بە مانای پێچەوانە دێت، بە مانای لەسەر خۆ دێت، پێچەوانەی schnell. نمونە das Auto fährt schnell، ئەوتۆکە خێرا دەڕوات، و das Auto fährt langsam، ئۆتۆمبیلەکە لەسەر خۆ دەڕوات. lang بە مانای درێژ دێت، kurz بە مانای کورت دێت. lang sie hatte lange Haare، یاخود sie hat lange Haare، ئەو پرچی درێژی هەیە، پرچی درێژە. sie hat kurze Haare، ئەو پرچی کورتە، خژی کورتە. weich بە مانای نەرم دێت، نەرم، weich بە مانای نەرم، hart بە مانای ڕەخ دێت. نمونە die Matratze ist weich بە مانای دۆشەکەکە نەرمە، die Matratze ist hart، دۆشەکەکە ڕەخە، دژەواتای نەرم ڕەخە. laut بە مانای دەنگی بەرز دێت، laut، و leise دەنگی نزمە. کەسێک تەلەڤیزیۆنێک، ئامێرێک، ڕادیۆیەک، مۆبایلێک، هەر شتێک بەرز بێ، بڵند بێ، laut، یاخود leise، laut بە مانای دەنگی بەرز، دەنگی بڵند.
لایزە دەنگی نزم دێت. نمونە یا ist laut ئەو دەنگی بەرزە بە دەنگی بەرز قسە دەکات ئەو یا ist leise ئەو بە دەنگی نزم لەسەرخۆ قسە دەکات دەنگ بڵند ناکاتەوە. شوارц بە مانای ڕەش دێت و دژەواتای ڕەش سپیە weiß سپی. نمونە das Auto ist schwarz ئۆتۆمبیلەکە ڕەشە das Auto ist weiß ئۆتۆمبیلەکە سپیە. زیشا بە مانای دڵنیا دێت کەسێک دڵنیا بێ مطمئن دڵنیا و دژەواتای زیشا چییە؟ unsicher بە مانای کەسێک دڵنیا نەبێت نا دڵنیا. ich bin sicher بە مانای من دڵنیام من مطمئنم دڵنیام و پێچەوانەی ئەمە چییە؟ ich bin unsicher من دڵنیا نیم من نادڵنیام من دڵنیا نیم. erfolgreich بە مانای سەرکەوتوو دێت کەسێک لە ژیانیا سەرکەوتوو بێ یان لە هەر شتێکە. erfolglos پێچەوانەکەیەتی سەر نەکەوتووە. نمونە یا ist erfolgreich ئەو سەرکەوتووە کەسێک سەرکەوتوو بێ کەسێکی سەرکەوتوو بێ لە ژیانە لە هەر بوارێکی ژیانە یا ist erfolgreich ئەو سەرکەوتووە یا ist erfolglos ئەو سەرنەکەوتووە لە ژیانیدا شکست دێنێ لە ژیانیدا پێ ئەڵێن یا ist erfolglos. بەو هیوایەی توانی بێتم لەم وانەیەدا سوودم بە ئێوە گەیاند بێ تا وانەیەکی تر شاد و بەختەوەر بن.